و زیاتر لە لێکۆڵنەوەی زیاتردا دەرکەوت کە دزیەکانیان کردووە بە شێوازی زیاجیا و لە کاتی زیاجیا و لە شوێنی زیاجیا. ئەم سێ تۆمەتبارانەش دانیشتی شاری کۆیە بوون و لەلایەن ئاسایشی کۆیەشەوە بە هەمان شێوە هاوکاریمان کراون دەستگیر کراون. هەر سێ تۆمەتبارەکە لە ئێستادا دواتر دەستگیر کراون. ئەم دەستگیرکردنی یەکەم تۆمەتبارە لەگەڵ تۆمارکردنی سکاڵاکە بە کەمتر لە 48 کاتژمێر یەکەم تۆمەتباری سەرەکی لەو تاوانە دزیکردانەدا دەستگیر کرا. ببوورن لە سنووری کۆیە 12 تاوانی دزیکردنیان ئەنجام داوە، لە سنووری قەزای حاجیاوە 6 تاوان، لە ناحیەی بێتواتەواتە لە شارۆچکەی سەرچاوە 2 تاوانی دزیکردن، لە ڕانیە 3 تاوانی دزیکردن، وەروەها لە چوار قڕنە 1 تاوانی دزیکردن و لە ناحیەی خەلەکان لە گوندی باقلان 1 دزیکردن. یەکێک لە تۆمەتبارەکان ماڵی خەزوورەکەی داوەت دەکات بۆ ماڵەکەی خۆی کە ماڵی خەزووری کەسی لە ماڵەوە نامێنێ. لەو کاتەدا 2 کەسەکانی تر کە هاوبەشەکانی خۆینی دەیان نێرێ بۆ ماڵەکە و لەو کاتە بە فرسەک دەزان کە ماڵی خەزووری لە ماڵیە و دزی لە ماڵەکە دەکەن کە بڕێکی زۆر پارە دەدزن 17 ملیۆن و 1 دەفتەر دۆلار.